بناوی خوای گەورە و میهرەبان درود و سەلات و سەلام لەسەر خۆشەویستمان لەگەڵ یار و یاوەرانی بەگشتی خۆشەویستان ئاشتی پەروەردگارتان لێبێ. سەلام عەلەیکم و ڕەحمەتوڵڵاهی و بەرەکاتوه. سوپاسی کۆلیژی زانست دەکەین لە کانگای دڵمانەوە دوعای خێر بۆ جەنابی ڕاگر و یاریدەر ڕاگر و گشت مامۆستا و قوتابیان و کارمەندانی ئەم کۆلیژە زانستە دەکەین. هیوادارین و داواکارین لە پەروەردگار پێگەی زانست لەم کۆلیژەدا پتەوتر و ئەستورتر بێت و سوود بەخشتر بێ بۆ مرۆڤایەتی. مرۆڤ لە نێوان دوو گەردووندا مەبەست چییە لە مرۆڤ؟ مەبەست چییە لە گەردوون؟ بۆچی دوو گەردوونە؟ پەروەردگار لە قورئانە فەرمێ ئەلا لەه الخەلق والئەمر، بەڕاستی خەلق کە دروستکردنە لەگەڵ ئەمر کە فەرمانە هەر بۆ خۆی ئەگەڕێتەوە. کەواتە ئێمە ئەتوانین گەردوون بکەینە دوو بەشەوە، گەردوونێک کە جیهانی دروستکراوە کە ئەویش ئەم گەردوونە فراوانەیە، جیهانێکی دیکەشیان جیهانی فەرمانە کە قورئانەکەیەتی. بەڵام بەداخەوە هەرچەندە ئاینە ئاسمانەکان تێکڕا، بە تایبەتی قورئان هانی خەڵکەدەن مرۆڤەدەن لەبەرەوەی عەقڵیان کاراکەن، لەبەرەوەی لە خودی خۆیان زیاتر تێبگەن، لەبەرەوەی لەم گەردوونە تێبگەن، ئینجا لە خودی پەیامەکانی پەروەردگاریش تێبگەن. ئەم مرۆڤە بە بەردەوام تەمەڵی نواندووە و بەدەگمەن هەندێ زانا خۆیان تەرخان کردووە بۆ ئەوەی کە بە جوانترین شێوە لە پەیامی قورئان تێبگەن، لە پەیامی گەردوونیش تێبگەن. پەروەردگارە فەرمێ ئێوە ئەرکی سەرشانتانە بخوێنن. ئیقرا یەکەم ئاەتی قورئانی پیرۆزە. ڕۆژی ڕەستاخێز و دواییش پێویستمان بە خوێندنەوە هەیە. ئیقرا کتابەک، ئەبێ کتێبەکە بخوێنیتەوە. لە نێوان ئەم دوو ئیقرائەدا تەنها خاڵێک لە قورئانی پیرۆزدا پەروەردگار داوای کردبێ لە مرۆڤ، داوای کردبێ لە خۆشەویستی صلی الله علیه وسلم، داوای زیادەی لە پەروەردگار بکە، ئەویش چییە؟ زانستە. نەیفەرموو ئەی محەممەد بڵێ خوایە ئیمانم زیاد بکەی، خوایە ڕەوشتم زیاد بکەی، خوایە ئەو کارم بۆ زیاد بکەی. نا، ئەفەرمێ وەقل ڕەبی زدنی عیلما، وەقل ڕەبی زدنی عیلما. اینجا لەبەرەوەی ئێمە بەڕاستی زۆر هەوڵ دراوە لانی زانایانەوە، بەڵام ئێمە دوورین لەو هەوڵانە، ئێمە پێگەی خۆمان نەزانیوە لەم گەردوونەدا، لە گەردوونیش تێنەگەیشتوین، لە قورئانیش تێنەگەیشتوین. بۆیە تا سەدەکانی ناوەڕاست کاتێ بیردۆزەکانی بەطلیمۆس باسی ئەوەیە کرد کە ئەم زەویە سەنتەری گەردوونە کڵێساش لەگەڵ ئەو پەیاما بوو. دوای ئەوە کەسێکی وەکو کۆبەرنیکۆس گومانی خستە ئەو چەمکەوە، هەرچەندە بەڕاستی کۆبەرنیکۆس یەکەم کەس نییە گومانی خستێتە ئەو چەمکەوە. زانانی ئیسلام یەسە بۆ نمونە تۆسی بۆ نمونە لە پێش ئەوە خەریتەی هەیە دەربارەی فەلەک، لە زانایەکی گەورەی فەلەکناسی و کۆسمۆلۆژی بووە لە زانا مسلمانەکان، وێنەی کێشاوە ئایا زەوی سەنتەرە؟ ئیسپاتی کردووە کە زەوی سەنتەر نییە بە هیچ شێوازێک. اینجا دوای ئەو کۆبەرنیکۆس هاتووە بانگەشەی کردووە بۆ ئەو بەرنامەیە. اینجا دوای ئەوە گالیلۆ بە یان ئەستورلابەکەی بە تەلەسکۆبەکەی ئیسپاتی کرد کە ئەوەی کە کۆبەرنیکۆس وتوێتی قسێکی زۆر ڕاستە، ئەم زەویە سەنتەر نییە، بەڵکو ئێمە ئەسوڕێنەوە بە دەور هەتاودا، بە پێچەوانی ئەوەی کە بەطلیمۆسی وت کە هەتاو وەستاوە و ئێمە ئەسوڕێنەوە هەتاو ئەسوڕێتەوە بە چواردەور ماناو ئێمە وەستاوین بە پێچەوانەوە. ئیسپاتی کرد کە ئەو نەزەری بەطلیمۆسە هەڵەیە. بەڵام کلێسا و زانایانی ئاینی ئەو ئاینە هەستان دژایەتیان کرد، بۆیە زۆر لە زانایان سووتاند و هەندێکیان کوشتن و هەندێکیان سزادان. یەکێک لەوانە کە لە سزادان ڕزگاری نەبوو گالیلۆ گالیلی ئیتالیە. بەڵام بەداخەوە ئەوەی کە لە سەدەکانی ناوەڕاستە کلێسا دژی ئەو جۆرە بیردۆزە زانستیانە ئەوەستاوەیە، ئێستا هەندێک زانای موسڵمان لە سەدەی 20 و 21دا دژی ئەو جۆرە زانستە ئەوەسێنەوە لە کاتێکا ئەلفوبێی کۆسمۆلۆژیان نەخوێندووە. ئاگان لە هیچ شێوازێکی زانستی فەلەکناسی نییە. بۆیە هەندێک زانا هەیە کتێبیان داناوە بۆ نوێ توێژری کتێبێکیە بە ناوی الصواعق الشديدة على من قال بالهيئة الجديدة. الصواعق الشديدة على من قال بالهيئة الجديدة. الهيئة الجديدة چییە؟ ئەوەی بڵێ زەوی ئەسوڕێتەوە. کافری کردووە، ئەڵێ کە زوا بڵێ کافر ئەبێ لە دین وەرەگەڕێ، لە دین وەرەگەڕێ.
قورئان پێمانە فەرمێ ئێمە ئەبێ هەوڵ دەین بە بەردەوام سەنوریهم ئایاتنا فی الآفاق وفي أنفسهم بە بەردەوام بەڵگەکانیان لە خودی خۆیانە لە گەردوونا پیشانیان دەین بەڵام ئەوەشمان پێ ئەڵێ ناگەنە حەقیقەتی یەک شت لە هەموو لایەکە و حەقیقەتی ئەو شتە دەرک پێ بکەن. ئێستا بۆ نمونە من زۆر جار نمونەم هێناوەتەوە بە یەک تاڵمووی برژانی من گەردوون هەمووی کۆ بکەیتەوە نازانێ زانستی تەواوی لەسەر ئەم تاڵەمووە هەبێ تەمەنی چەندێکە چۆن دروست بووە حەقیقەتی بنەڕەتی مادەکانی بەشێکی ئەزانێ بەڵام هەمووی نازانێ. بۆیە پەروەردگار لە ئاەتی کورسیا کە ئێمە هەموو ئەوی خوێنینەوە ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء ئەفەرمێ چواردەوری زانستی حەقیقەتی شتێک نازانن ئیحاطە لە حایطەوە هاتووە کە چواردەوری هەست پێ بکەیت دەرک پێ بکەیت. بۆیە ئەڵێم ئەو تاڵەمووی ئێمە زانست دەرکی پێ نەکردووە چونکە چی لێ ئەزانی هەندێشتی لێ ئەزانین بەڵام لە حەقیقەتە ئەم تاڵەمووە پێشەوە چی بێ بەشێک بووە لە لەشی من دوا پێش ئەوە خۆراکێک بووە ئەو ڕووەکێک بووە اینجا ئەو ڕووەکە پێشەوە چی بووە بە بەردەوام لە دەستپێکی لە چرکەساتی بیگبانی گەورەدا تا ئێستا حەقیقەتی ئەو تاڵەمووە هەبووە بەڵام گۆڕانکاری بەسەرا هاتووە. بۆیە ڕەحمەتی خوا لە ینی خەیام کە مامۆستا هەژاریش ڕەحمەتی خوای لێبێ کردوێتە کوردی و ئەفەرمێ چی ئەڵێ پندێکی مناڵەکەت بدە مامەی پیر بابازی بە خاک و گڵ نەکا ژیری بەبیر بێژینی لەدەست دەرێنە بەس دابێژێ کرد لەسەری پادشا و میر و وەزیر مناڵەکە بینێ بێژینی بەدەستەوەیە گڵ ئەبێژێ ئەڵێ مامەی پیر ئەو بێژینی لێ دەستبێنە چونکە ئەو گڵە کە لەسەری پاشاکانە کە لەسەری میر و وەزیرەکانە کە لەسەری دەوڵەمەنەکانە کە لەسەری لەیلا و مەجنونە تۆ دایەبێژی یاخود لە جێیەکی دیکاڵێکی ئەڵێ بۆ گۆزەکڕین دەچوومە لای گۆزەکەرێک ئەچوو گۆزە بکرد لای گۆزەکەرێک بۆ گۆزەکڕین دەچوومە لای گۆزەکەرێک 100 گۆزە بە من پێکەنی هەر یەک لەبەرێک ئێمەی وەکی خۆت دەبەی سبەینی خۆشت وەک ئێمە دەبی بە گۆزە لای بێخەبەرێک سبەیشی جەنابی ئەبی بە گۆزە و ئەبێژرەی بۆیە ئاگات لە خۆت بێ خۆت بە گەورە نەزانی. خۆشەویستان لەبەرەوەی کە بە چڕ و پڕی ئەم بابەتەی کە ئەمەوێ باسی کەم یعنی زۆر خاڵ هەیە بە کورتی باسی یەکەم بەڵێ ئەم زەویە سنتەر نییە بەڵام مرۆڤ سنتەرە. قورئان پێمانەڵێ هەرچەندە زەوی سنتەر نییە بەڵام خودی مرۆڤ سنتەرە. خودی مرۆڤ ئەو پەیامی خوایەی کە نەسخیتیانە کە گۆڕانکاریتیانە ئەو مرۆڤەیە کە خوای گەورە دروستی کردووە. لە چەندها دەقی قورئانی پیرۆزا فەرمێ هەرچی لە ئاسمانە هەیە ئاسمانەکانیش بە ئەستێرە بە هەسارە بە مەجەڕات بە سەدومەکانەوە هەرچی بێ بە خەیاڵتا لە بوونەوەری خوا بۆ جەنابتم دروست کردووە ملکەتی جەنابتە سەخەر لەکم ما فی السەماوات وما فی الأرض کەواتە تۆی ئەبیتە خاوەن دەستی باڵا بەسەر گەردووندا. بۆیە خۆشەویستە ئەوەی ئێستا سوکایەتیەکرێ بەرامبەر ئەو پەیامی خوا کە مرۆڤە لە مێژووا کراوە بەڵام زۆر سەختە. کاتێ پێغەمبەری نازدارمان عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ کەعبە لای خوا زۆر پیرۆزە بەڵام کەسێکی بێتاوان خوێنی ڕژێ لای خوا لە ڕووخانی کەعبە گرانترە گوناهەکەی سەختترە لای چۆن چونکە کەعبە دروستکرای مرۆڤە کەعبە ئەڕوخێنی سبەینە دروست یەکەینەوە بەڵام ئەم مرۆڤە دروستکراوی خوایە بنیانی خوایە باڵاخانەی خوایە کە ڕووخاندت ناتوانانی دروستی کەیتەوە ناتوانی دروستی کەیتەوە. بۆیە ئەبی بزانی تۆ چەند پلەپایەت هەیە لای پەروەردگار. لە ئایەتەکانی دیکە ئەفەرمێ وسخر لكم الفلك لتجري في البحر وسخر لكم الأنهار وسخر لكم الشمس والقمر دائبين أفرمي أو هتاوك هليت ملكتي جنابته خزمتكاري جنابته أو مانغا خزمتكاري جنابته أفرمي وآتاكم من كل ما سألتموه هرچی داواتان لێکردووم من پێم بەخشیون. اینجا دەستمان ئەگرێت و ئەمان خاتە سەر حەقیقەتێکی دیکە ئەویش ئەفەرمێ اقرأ وربك الأكرم یعنی تا زیاتر بخوێنیتەوە خوای گەورە زیاتر کەریمە لەگەڵتا زیاتر دەرگای معریفەت بۆ کاتەوە
زیاتر بەخشندەترە لەگەڵ تا زانستی زیاتر پێبەخشێ بەڵام ئەبێ بخوێنیتەوە بەڵام ناکرێ تۆ پاڵ بیتەوە ئەو کاتە بە تەمابی دکتۆرایەک وەربگری وەکو ئێستا نەخۆشی دال بڵاوەتەوە نەخۆشی دال حەزەکە دالێکی پێوەدێن ئیتر ئەو دالە معریفەتی لەگەڵایە زانستی لەگەڵایە بە ئازایەتی خۆی بە وریایی خۆی بە خوێندەوە و کۆش و تەقالای خۆی یان بە گەندەڵی تێزێکی دکتۆرای دزیوە دالێکی بەخۆیەوە ناوە گرنگ نییە مویەوەی دالەکەی پێوە بێ ئەوە بریتە لە نەخۆشی دال لایەتی دیکە خۆی گەورە فەرمێ ئەم ئاسمانەمان ئێمە ڕازاندوتەوە لەبەرەوەی دڵی جەنابە خۆشکەین إنا زينا السماء الدنيا بزينة الكواكب ئەستێرەکەمان ڕازانوەتەوە کە سەیرێکی دڵ خۆشێ بەس لەبەر خاتری جەنابە چاوە تێرکەی لە بوودەوەری خوای گەورە فەرمێ کاتێ میوەیەک ئەخۆی کاتێ بەرووبوومێکی سەوزەڵاتە هەیە بەرووبوومێکی ڕوەکیت هەیە پێشەوەی بیخۆی سەیریکە کێ لە مسلمانان ئەمە تطبیقەکەنە فەرمێ انظروا إلى ثمره إذا أثمر وينعي پێشەوەی بیبەی بۆ دەمە سەیریکە بیری لێ بکەرەوە ئەمە چۆن دروست بووە ئەمە چ تامێکیە چ ڕەنگێکی هەیە چۆن ئەو ئاوە کۆبووەتەوە لە ناوم پرتەقاڵەدا ئەم شووتیە گەورەیە چۆن ئەم ئاوەی کۆکردوێتەوە لەو ڕیشاڵە بچووکانەدا چۆن ئەو ئاوە زۆرەی لە خۆ گرتووە چۆن لی ناڕژێ ئەبۆ شێوەی بیری لێەکەیتەوە بۆچی لە کاتی هاوی ناشوتی هەیە بۆچی لە کاتی زستانە پرتەقاڵ هەیە ئەم دابەشکردنە هەر هەمووە بێتە هۆکاری ئەوەی زیاتر لە ئەم گردونە تێبگەی زیاتر خۆشەویستی خوا بچەسپێ لە دڵتا بۆیە قورئان ئەفەرمێ ئەوێ سەیری ئاسمان بکەن ئەبێ سەیری زەوی بکەن بەڵکو پێمانە فەرمێ ئەبێ سەیری دەستپێکی گردون بکەن بزان ئەم گردونە لە دەستپێکدا چۆن دروست بووە یعنی ئەو ئاەتەی کە باسی بیگبانگمان بووەکە تەقینەوەی گەورەمان بووەکە ئەفەرمێ موسڵمانان ئێوە بیری لێ بکەنەوە بزانن چۆن ئەم گردونە لە دەستپێکا دروست بووە لە دەستپێکا دروست بووە ئاەتی وا هەیە لە قورئانە بەڵێ ئاەتی وا هەیە لە قورئانە ئێسەی نەسەری بەڵکو ئاەتێک هەیە کە زۆر جار خەڵکی وا ئەزانێ مامۆسای ئاینی ئەگرێتەوە لە سوورەتی فاتڕە بەڵام ئێوە ئەگرێتەوە جەنابتان لەوانەی کە پسپۆڕیان لە فیزیا و کیمیا و ماتماتیک و کۆسمۆلۆژی و ئەگریکەلچەر و ئیتر ئەنواع وەشکاڵ زانستەکان ئەو زانستانە سەیری ئێوە ئەکایەتەکە پێش ئەوەی سەیری مامۆستای ئاینی بکا کە فەرمێ ئینەما یەخشە الله من عیباده العلەما بەڕاستی زاناکان لە هەموو کە زیاتر لەخوا ئەترسن و لەخوا خوای گەورە ئەناسن سەیری ئاەتەکە بکە بزانێت چییەک ئەفەرمێ ئەلەم تەرە ئەن الله ئەنزەل من السەماء ماء ئەم باسی چ زانستێکمان بووەکە باسی ئاسمان ناسیمان بووەکە باسی زانستی بارانمان بووەکە زانستی ئاومان بووەکە باسی کەش و هەوامان بووەکە ئەلەم تەرە ئەن الله ئەنزەل من السەماء ماء اینجا فەرمێ فأخرجنا به ثمرات ئەو کاتە باسی ڕۆکناسیمان بووەکە چۆن ئەو ڕۆکە سەوزە بێ و دروسە بێ ئەفەرمێ مختلفا ئەلوانها ئەمە باسی زانستی جەمالمان بووکە زانستێک هەیە کە هەندێک فەیلسوف گرنگیان پێیاوە وەکو یەکێک لەوانە شۆبنهاوەر کە گرنگی زۆر بە زانستی جەمالاوە زانستی جوانیەکان ئێستا هونەرە جوانەکان بۆچی چ پێویستیەکە ئێستا کابرایەگە ڕەنگێکە و تێکەڵەکە ئەمە چ تامێکیە نا تامی خۆی هەیە چونکە مرۆڤ حەزی لە شتی معقەدە حەزی ئێستا بنووسە لا إله إلا الله سەرنج ڕاناکێشێ بەڵام خۆشنووسێ بێنێ ئەمایەتە بنووسێ تێکەڵی کە عقلی تۆ کاراکە باشەوە چی نووسیوە ماوەیەکی زۆر بیرەکەیتەوە ئەو خەتە جوانە چییە چۆن ئەمایەتەی تێکەڵ کردووە کەواتە مرۆڤ وا دروست کراوە کە حەزی لە شتی چی بێت معقد بێ حەزی لە شتی معقد بێ بۆی ئەوە یەکێ لە زانستەکانە زانستی جەمال کە ئێمە زۆر بیری لێ ناکەینەوە اینجا سیستەمە تێکس کە فەرمێ مختلفا ئەلوانها گروپ ئەوانەی دابەش کردووە ئەمە پۆلێنکردنی دروستکراوەکانی خوا ئەفەرمێ وەمینە الجیبال ئەمە شاخناسیە علم الجیبالە جیۆلۆژیە جیۆگرافیە ئەمانە ئەگرێتەوە یعنی ببورن جیۆگرافی و شاخناسی و ئەمانە ئەگرێتەوە اینجا فەرمێ وەمینە الجیبال جودد بیض وحمر مختلف ئەلوانها اینجا فەرمێ چی وەمینە الناس ئەمە مرۆڤناسی سایکۆ ئەو زانستانەی کە پەیوەستن بە مرۆڤە پزیشکی ئەنواع وەشکاڵ نەخۆشی مرۆڤ و چارەسەرکردنیان وەمینە الناس وەالدەواب ڤێتەرنەری ئاژەڵناسی چۆن دروست بووە چۆن نەخوا علمی نەفسی حیوانات هەمووی ئەگرێتەوە ومن الناس والدواب والأنعام مختلف ألوان كذلك إنما يخشى الله من عباده
العلماء باسی ئێوەیە بەڕێزان ئێوە بزانن چەند قەدرتان هەیە لای پەروەردگار اینجا فەرمێ ئەو باشە بۆ سیر ناکەن سەیری ئاسمانەکان ناکەن بۆ سەیری زەویەکان ناکەن بۆ سەیری دەستپێکی دروستبوونی گەردوون ناکەنە فەرمێ ئەوەلەم ينظروا في ملكوت السماوات والأرض وما خلق الله من شيء هەر شتێ خوای گەورە دروست کردووە ئەرکی سەرشانتە عەقڵ کارە بکەی و بیری لێ بکەیتەوە لایەتی دیکە فەرمێ باشە بۆچی سەیری خۆت ناکەی چۆن لە دڵۆپێک ئاو دروست بوو یەکێ لەو شتە سەیر و سەمەرانە ئەم ئاەتەیە کە فەرمێ وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى ئەم ئاەتە ژمارەی 48 بە ئەندازەی ژمارەی کرۆمۆسۆماتەکانی کە مرۆڤی تیا دروستە بێ لآيتك ديكا فرمي ألم يكن نطفة من مني يمنى ثم كان علقة فخلق فسوى فجعل منه الزوجين الذكر والأنثى آياتي دسبيكي قردون پروردگار فرمي قل سيروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق بخوا أم آيات بس بو أويك مروف كرنوش بپروردگار بباتو بلي خوايا شايتي وقواهي أدم كأم بيامي جنابتو اللاين توهاتوا پێش 1400 ساڵ داوا لە مرۆڤ بکە ئەفەرمێ سەیری خۆت بکە سەیری دەستپێکی گەردوون بکە قل سيروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق اینجا جگە ئەوەی خوای گەورە هەر باسیشمانەکە بۆمان باسەکە ئەم گەردوونە چۆن دروست بووە پێشمانە فەرمێ چۆن جارێکی تر وەکو خۆی لێکەینەوە دروستەکەینەوە جارێکی دیکەش ئێستا نەزەریەکەیە چۆن نەزەری الانفجار الكبيرمان هەیە ئەڵێ تەقینەوەی گەورە بیگ بانگ لەگەڵەوەشە الانسحاق الكبيرمان هەیە چۆن ئەوە تەقیوەتەوە بڵاوەتەوە جارێکی دیکەش وەکو خۆی لێبێتەوە چڕ ئەبێتەوە اینجا ئێستا نەزەری یەکێ لە نەزەریە تازەکان ئەوەیە ئەڵێ دوای ئەوە جارێکی دیکەش ئینفجارێکی گەورە ڕوو ئەدات و جارێکی گەوردن دروست ئەبێتەوە پەروەردگار باسی ئەمانەی کردووە سێ دەکەین ئینفجار و ئینسحاقی گەورە هەردووکیان لە سوورەتی ئەنبیا خوای گەورە فەرمێ ئەوەلەم یەرە الذین کەفەروا ئەن السەماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي آية ببرواكان سير ناكن بير ناكن وإما آسمان كانوا زبيكان يكم جار بيك وبوا نساو بيك ويك بارچ بوا إما وما لكر بتقينه إنجا بكشيت وايلي بي تاو گردونا دروز ببيت زاناني كوسمولوجي باز لو أكن أفرمون أجر لبشيكي يكي يكم بشي يكم چركساتي تقينوي گورا أجر با يك لسر تريليون أجري زياد بونو كم كردني أو كشانوا هبوايا أم قردونا دروز نابو هلايكي بچوك باشا بزياد بون يعني بكم بونوا أم قردونا بيش شوازك دروز نابو إنجا هل سورة أنبياء باسي چڕبوونەوەی ئەم ئاسمانن و کە ئەبنەوە یەک پارچە وەکو جارانیان لێت و ئینجا جارێکێکە خوای گەورە دروست یەکاتەوە لە هەرس لە سوورەتی ئەنبیا فەرمێ یەومە نەطوی السەماء کەطەی السجل للكتب كما بدأنا أول خلق نعيد چۆن مامۆسایەک محاضرەکەی تەواو بێ کتێبەکەی ئەپێچێتەوە ئەفەرمێ ئێمەش ئاسمانەکان جارێتر وەکو یەکەم جار چۆن بوو ئاوا ئەیپێچینەوە ئینجا جارێکی کەش ئەم گەردوونە بە هەمان شێواز دروست ئەکەینەوە زانایەک کە سەرسەختترین بێباوەڕەکان و ئەتیستەکانی جیهان بوو 80 ساڵی تەمەنی ڕەبەقی لێ بێباوەڕیە بردەسەر ئەنتۆنیۆ فلو فەیلسوفێکی گەورەی بەریتانیا سەختترین بێباوەڕی جیهان بووە هەزارەها کەس لەژێر دەستی ئەوە بێبڕوایان هەڵبژاردووە بەڵام دوای 80 ساڵی ڕەبەق بێبڕوایەتی کاتێ بیر لە دووش دەکاتەوە یەکەمیان DNA اینجا دوایمیشان بەڵگەی مەیمونەکان بەڵگەی مەیمونەکان پێوترە بورهان القیڕەدە ئەو دوو شتا وای کرد کە بگەڕێتەوە مراجعی نەفسی خۆی بکاتەوە کتێبێک دانێ بڵێ خوایەک هەیە دوای 80 ساڵ بێبڕوایی بورهان القیڕەدە چییە؟ پەیمانگای گەورەترین پەیمانگای بەریتانی بۆ هۆنەرەکان 6 مەیمونی هێنا ئەو مەیمونان فێری بەکارهێنانی کیبۆردیان کرد چۆن کیبۆرد بەکاربێنن اینجا دوایەوە خستیانە ژوورێک لە یەک مانگی ڕەبەقا لەو ژوورابوون دوای ئەوە کردیانەوە ژوورەکان کردەوە بزانن چیان نووسیوە سەرەکەن 50 لاپەڕا شتیان نووسیوە
بەڵام سێرەکەن یەک وشەی معناداریان نەنووسیوە. کەمترین وشە لە زمان ئینگلیزی چییە؟ ئەیەک ئەگەر سپیسی لە پێش و پاشەوە هەبێ. هەر ئەیەک ئەی ئەگەر سپیسە بێ بە کەلیمە حسابە کرد لە زمانی ئینگلیزیە سێرەکەی ئەیەکی نەتوانیەوە ئەو شەژ مەیمونە بە بەردەوام مانگی ڕەبەق دەستیان بە کیبۆرد داناوە سێرەکەن ئەیەکیان نەنووسیوە. اینجا ئەم زانایەکی ئەڵمانی هاتووە بە ناوی شرۆدەر. شرۆیدەر هاتووە چی کردووە؟ قەسیدەی سۆناتای شکسپێری هێناوە. بیری کردوتەوە بزانە ئەتوانین قەسیدەی شکسپێر بە سوتفا بنووسرێت. ئەو زانانێن وەکو ریشارد دۆکینز ئەڵێ بە سوتفا هەموو شتێکە کرێ. ئەم کەونەیە بە سوتفا دروست بووە. ئەو دیئێنەیە بە سوتفا دروست بووە. من و تۆ بە سوتفا دروست بووە. باشە بە سوتفا یەکێکمان دروست بوو. باشە چۆن مرۆڤی دیکە دروست بوو بە هەمان شێوازی ئەو؟ چۆن ئاژەڵی دیکە دروست بوو؟ هەر مناقەشە ناکا ئەڵێ چی؟ ئەڵێ بە سوتفا دروست بووە. خوای گەورە تەحەدیەکی گەورەیەکە بەڵام بەڕاستی کاتێ متابعی ریشارد دۆکینزم کردێسا سەرۆکی تقریباً بێباوڕەکانی جیهانە خەڵاتی نۆبلی وەرگرتووە بەریتانیا. بەڕاستی تووشی شۆک بووم کاتێ ئەو تەحەدای قورئانەم بینی خوای گەورە ئەفەرمێ چی؟ باسی نەزەریاتی گردون دروستبوونی ئەم گردونەمان بۆ کا فەرمێ چی؟ ئەم خولقوا من غەیری شەیئین ئەم هم الخالقون ئەم خەلقوا السەماوات والأرض بەل لا یوقنون. ئەفەرمێ ئایا لە هیچ شتێکە لە خۆیانەوە دروست بوون یا خودی خۆیان ئاسمانیان دروست کردووە یان خودی خۆیان دروست کردووە؟ ئەفەرمێ درۆ ئەکەن ئەوانە کەسێکیان نییە دڵنیا بن لە بیردۆزەکەیان. باش سەرۆکی بێبڕوایانی جیهان لە تەلەڤیزیۆنی بەریتانیا پرسیاری لێکرێ ئەڵێن تۆ باوەڕت بە بوونی خوا هەیە؟ ئەڵێ نەخێر بە هیچ شێوازێک باوەڕم بە بوونی خوا نییە. پێڵێ ئەوەی کە دیمانی لەگەڵاکە ئەگەری چەند بۆ نەبوونی خوا و بوونی خوادانی ئەڵێ نەبوونی خوا 99%. بوونی خوا 1/100. ئەمە یەکەم جار دەستپێکی باشە خوای گەورە فەرمێ دڵنیا نین کەواتە ئەگەری 1/100 دانا بۆ بوونی خوا. ئەو کەسی کە دیمانەی لەگەڵاکە ئەڵێ باشە بۆچی 99% دانا؟ خۆمە ترازویەک نییە بیکێشی بزەبت ئەوەندە غرامە زیاد و کەم ناکە. ئەم 99 چییە؟ ئەکرێ 98 بێ؟ بیرەکاتەوە ئەڵێ ئەکرێ 98 بێ. باش ئەڵێ 98 بۆچی دانا؟ ئەکرێ 97 بێ؟ ئەڵێ ئەکرێ 97 بێ. لە کۆتاییە بوونی خوا ئەگەینێتە 49% نەبوونی خوا ئەگەینێتە چەند؟ 51%. ئەو کاتە سوژدەی شکرم بر بۆ خوا خوتم خوایە بزانە پەیامەکە چۆنە فەرمێ ئەوانە کەسێکیان نییە دڵنیا بن لەسەر بیردۆزەکەی خوان کە خوا نییە. کە ئەم گردونە چۆن بە سوتفە دروست بووە بەبێ ئەوەی خوای گەورە دەستی هەبێ لە دروستبوونی ئەم گردونەدا. بابینەوە سەر ینی قەسیدەی سۆناتای شکسپێر. قەسیدەی سۆناتای شکسپێر کە شرۆیدەری ئەڵمانی هاتووە ئەڵێ بیرم کردەوە سەرەکەم 488 بیتە. ئەکرێ بە سوتفە ئەم 488 بیتە وەکو قەسیدەکەی سۆناتا بە ڕیزبەندی وەکو ڕیزبەندی ئەو ئاوا بە سوتفە دروست بێ. ئەڵێ دوای ئەوە کە سەیرم کرد کیبۆردەکە چەند پیتی هەیە؟ 26 پیتی هەیە. اینجا سەیرم کرد ئەگەری سەدا چەند هەیە بۆ نمونە کە ئەو قەسیدەی شکسپێرە بە سوتفە دروست بێ. ئەڵێ دە لەسەر دە توان ناقص 690. سەیریکە یەک لەسەر ئەو 690 سەفرە بزانە حسابی بکە. شتێکی خەیاڵیەکە. ئەڵێ ئەو کات یانی کەواتە 57 جار بڵێ تریلیۆن 57 جار و نیو یەک لەسەر ئەوەندە ئەگەری دروستبوونی قەسیدەی شکسپێر هەیە بەو ئایا ئەوە ئەکرێت شتیوان ناکرێت؟ لەبەر چی؟ لەبەر ئەوە پێچەوانەی نظامی چییە؟ نظامی سوتفە. چونکە قانونی سوتفە زانان چەندیان داناوە وتیانی 1/10 توان 150 لە 150 تێپەڕ بوو کەواتە ئەگەری سوتفە هەر نامێنێ. ئەم 690 هەیە. کەواتە اینجا ئەڵێ شرۆیدەر ئەڵێ چی؟ ئەڵێ هەرچی مادەی کەون هەیە ئەگەر بیکەینە کۆمپیوتەر چیپس یعنی بیکەن وردە کۆمپیوتەر هەر وردەیەک لەم وردە کۆمپیوتەرانە یعنی قورسایەکەی چەند بێ بەشێک بێ
لە ملیۆن غرام یعنی غرامێ بکەیتە ملیۆنێک بەشێکی لێوە بگری بزانە چەند وردە هەرچی مادەی کەون هەیە غرامێک بکەیتە ملیۆنێک بەشەوە هەر بەشێک ببێتە پارچەی لە پارچەی کۆمپیوتەر ئەم پارچە کۆمپیوتەرە وەکو مەیمون بتوانێت دەست بە کیبۆردا بنێ بە خێرایەکی زۆر سەرڕاکێشە ملیۆن هەوڵ بدا لە چرکە ساتێکە هەر چرکەیەک ملیۆنێک جار تەسەور بکەن هەرچی مادەی کەون هەیە گەردون هەیە ببێتە ئەو پارچانە باشە اینجا دوای ئەوە لە هەموو چرکەیەکیشا ملیۆنێک هەوڵ بدا ئەڵێ لە دەستپێکی گەردونەوە تا ئێستا هەوڵەکان بریتین لە توان نەوەت ئەی کەواتە ئێمە پێویستمان بە گەردونێکی فراوانتر هەیە کە توان 600 جار لەم گەردونە گەورەتر بێ یاخۆ عمری زیاتر بێ گەورەتر بێ یاخۆ عمری زیاتر بێ بۆی ئەڵێ بە هیچ شێوازێک دروست نییە نمونەیەکتان بۆ بێنەوە لەسەر قانونی سوتفا کە چۆن ئەم گەردونە ئەکرێ بە سوتفە دروست بێ ئەگەر پیتی زمانی عەربی و کوردی و فارسی ئەمانە بێنین پیتەکان کۆ بکەیتەوە کەسێک بێت بڵێ وەڵاهی پیتەکان و کۆ کردەوە اینجا ئەم پیتانەم هەڵا بۆ ئاسمان سبحان الله کەوتە خوارەوە کە کەوتە خوارەوە سەرکەم شیعرەکەی شێخ ڕەزان بۆ دروست بوو لە بیرم دێ سولەیمانی کە دارولمولکی بابان بوونە مەحکومی عەجەم نە سوخرەکێشی ئالی عوسمان بوو سبحان الله اینجا دوای ئەوە ئەم پیتانم کۆ کردەوە جارێتر ئەم جارە هەڵم کە کەوتە خوارەوە سەرکە شیعری نالیم بۆ دروست بێ هەر کەسێ ڕووی تۆ دەبینێ خۆی بە قوربانی دەکا چونکە ئەبرۆی تۆ هیلالە و جەژنی قوربانی دەوێ کۆم کردەوە هەڵم جارێتر فرەمایەوە سەرکەم شیعرێکی نالی بۆم دروست بوو ئەڵێ چی ئەڵێ گوڵ بەدەم بادەی سەباوە پێکەنی بولبول فڕی یعنی عاشق لازمە دوور بێ لە یاری بێوەفا ئەڵێ هەڵمایەوە ئەم جارە فڕەمما سەرەکەم شیعری مەحویم بۆ دروست بووە صلی الله على ئەو بەحری پاکی نوری علم و عرفانە کە دەرکی غەوری ناکا غەیر و علم الله سبحانە جارێتر کۆم کردەوە هەڵمما سەرەکەم شیعری یعنی حافظی شیرازیم بۆ دروست بوو ها ئەگی ئەن تورکی شیرازی بەدەست ئاورەت دلی مارا بخاری هندوویش بەخشەم سەمەرقەند و بخارەرە ئەمە کێ باوەڕی پێەکە ئەڵێن ئەو کەسە ببرێتە شێتخانە بەڵام تۆ تەسەور هەبێ ئەم گەردونە ئەم مرۆڤە هەرچی مرۆڤ هەیە 100 تریلیۆن خانەی تایە خەلیی تایە باشە ئەم خەلیانە هەموو بنەماکانی ژیانی توی تایە یەکێک لە فەیلسوفەکان ئەڵێ چی یەکێک لە زانەکان ببورن فەیلسوف نییە ئەڵێ چی ئەڵێ بەڕاستی خانەکانی لەشمان ئێمە ژیان و مێژووی ئێمە تیا هەموو تۆمار کراوە ئەکرێ ئەمانە هەرموو بە سوتفە دروست بن یەکێک لەو خاڵە سەر ڕاکێشانە کە بەمە کۆتایی هێنم ئەوش ئەوەیە پەروەردگار پێمانەڵێ ئەوەی ئێوە ئەیزانن زۆر کەمە نەک کەمە زۆر کەمە بەڵکو هێشتا وەش نییە زۆر کەمێکە لە کەم وما أوتيتم من العلم إلا قليلا پێمانەڵێ خوای گەورە پێمانەڵێ چۆن ئەم زەویە هەیە بوونەوەری تێدایە 7 ئاسمانمان هەیە لە قورئانە پێمانە فەرمێ 7 زەویشەیە 7 زەویشەیە تەسەورەکەن ئەمە زانەی سەردەم نا ئیبن عەباس دەرکی بەمە کردووە ابن عباس رحمتي خوای لتفسير قرطبية لتفسير ابن كثيرة لتفسير الرازي أمانة أفرمي أو آياتنا هندي آياته أجر بوتا رافا بكم أترسم كافر ببن چونك أوندا سخت بلاتانا وباوري بينكن إما دواي چوار دصدش أجر بيخني تو بخلكي لو چه غلطي بيبكا أفرمي چی لو آياتنا كخواي جورا باسيكا أفرمي الله الذي خلق 7 سماوات أو خوايك 7 آسماني دروس كردوه أفرمي ومن الأرض مثلهن أفرمي زويش وكو أو حوتة زوي وكو ويش حوتة أي باشا قينا زوي حوتة أي مروفي تدايان تدانية بونوري تدايان تدانية لا أتك أفرمي بلي بونوري دي كي تدايا الروجي كي شبه أبي إيوو أوان بيك بقن أفرمي هور كاتي ويستم بيكتان أجينم شون لقرآن اشتوى هيا بالي خواهي قورا فرمي لآياتي بسني الشورادة ومن آياتي لبلغكاني خوا خلق السماوات والأرض دروس كردني آسمان كانوا زوي وما بث فيهما من دابة لهردو كان لآسمان وزوي دابي بلاو كردوتوا أو دابي فريشتانية چونك خواهي قورا لقرآن فريشتي جواز كردوتوا لا دابة لا آياتي قرآن زور من هي لو بابتا
اینجا باڵندەش نییە ئەفەرمێ بۆی ئیمامی رازی ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیری ئاەتەکە ئەفەرمێ دوور نییە أن يقال إن الله خلق في السماوات أنواعا من الحيوانات يمشون مشي الأناسي على الأرض دورنيا بلين خواي قورا خەڵکی بوونەوەری کەی دروست کردو وەکو مرۆڤ بەسەر زەویا ئەڕۆن و ئەژین بەڕۆن و ئەڕۆن و ئەژین بەڵکو ئاەتێکەیە زۆر سەرنجڕاکێشە ئەفەرمێ فلا أقسم بالشفق والليل وما وسق والقمر إذا اتسق ئەم باسی چیمان بۆکە باسی شەو باسی مانگ باسی شەفەقمان بۆکە باسی ئاسمانمان بۆکە ئەفەرمێ لەتەڕکەبن طبقا عن طبق طبق لەسەر طبق سەرەکەون طبق لەسەر طبق سەرەکەون زانایانی کۆن چونکە ئاگایان لە زانستی سەردەم نەبووە تەفسیری جاجیان کردووە هەندێک زانا فەرمیانە طبقا عن طبق یعنی ئینسان هەژارە دەوڵەمەنە بێ دڵی خۆشە دڵی ناخۆشە ئەمە حەقی بەسەر ڕکوبەوە چییە حەقی بەسەر طبقەوە چییە قورئان خۆی تەفسیری قورئانەکە تەنها شتێک لە قورئانە باسی طبق و چینچینی بۆ کرابی ئەویش ئاسمانە کە فەرمێ سەماء طباقا سبع سماوات طباقا ئەوەی طبق ئەوە چییە ئاسمانە هەندێک زانا فەرمویانە لە تەرکەبوونە هەرچەند جەمع بەڵام مەبەستی پێغەمبەرەکە عروجی پێکراوە بەڵام خوای گەورە فەرمی ئێوە نافەرمی ئەی محەممەد عليه الصلاة والسلام ئەگەر سەیری زانستی ئەمڕۆژ بکەین ئەوە هەڵەگرین بۆ جەنابتان ئایا ئەگەری ژیان لە دەرەوە هەیە بۆیە نازانم لەوە چێ زۆربەی زۆتان گوێتان لێبوو بێ کە ماوەیەک لەمەوە پێش ئێستا وەکالەتی ناسا خەریکی ئەوەیە کە ناوی خەڵکی کۆ بکاتەوە کێ بەخۆبەخشی ئامادەی ناوی خۆی بنووسێ ئەو کاتە هەوڵ بدەن دوای 2 ساڵێکی تر 3 ساڵێکی دیکە بیان نێرن بەرەو مەریخ بیان نێرن بەرەو مەریخ لەبەر چییە داوای خۆبەخشەکەن چونکە بەڕاستی کە گەیشت ئەوێ زۆر سەختە بگەڕێیتەوە ناتوانی بگەڕێیتەوە لەبەرەوەی ئەبێ بڕیار بێ کە لەوێ ژیانت تەواو بکەی لەوێ ژیانت تەواو بکەی ئێستا ژمارەیەکی زۆر لە وڵاتانی عەرەبی و ئیسلامی و لە وڵاتانی ئەوروپی و ئەمانە خەڵکێکی زۆر ناوی خۆیان نووسێ و بۆەوەی بگەن ئەوێ ئایا ژیان هەیە خوای گەورە ئەم گردونە فراوانە کە هەرچەند باسی فراوانی بکەی معقول نییە لە شتێکی بچووکە ئەم زەویە هانی ینی خۆری خۆمان هەتاوی خۆمان ملیۆنێک و 300 جار ملیۆنێک و 300 هزار جار لە ئەم هەتاوی خۆم لە زەوی خۆمان گەورەتر بێ ئەی باشە ئەی مەجەڕەکە ئەی باشە ئەی بێ مەجەڕەکانی دیکە ئەی ئەبێ گردون چەنێ فراوان بێ معقولە لەو گردونە فراوانەدا لە پارچەیەک زەوی زۆر بچووکێکا کە خاڵێک نییە لە سەبورەیەکی گەورە لە چاو ئەم گردونەدا بەس تەنها لەوە ژیان هەبێ ئەقول قەولی هذا زۆر سوپاسیشتانەکەم سەری شمێشانم ئەڵێم زۆروتن قورئان خۆشە جارێکی تر زۆر سوپاس خوای گەورە ئاگادارتان بێ زۆر مەمنون